ئێرە سەرزەی بچووکە لە سنووری ناحیەی سێگرتکان. لێرە باپیرەیەک و دوو کچە خنکان. ئەوان بۆ گەشت و سەیران ڕوویان لە زێدی خۆیان کرد، بەڵام نەگەڕانەوە و کەس و کارەکەیان ماوەی 2 ڕۆژە بە دوایاندا دەگەڕێن. دانیشتووی ناحیەی قوشتەپەن و خەڵکی سنووری ناحیەی سێگرکان و گوندی ئاوماڵن بە مەبەستی گەشتکردن هاتوونەتە کەنار زەی بچووک. منداڵێکی بچووکیان کە تەمەن 11 ساڵ بکەوتوتە ناو زەی بچووکەوە. باپیرەکە لەگەڵ دوو لە نەوەکانی خۆی هەوڵیان داوە کە ئەم بوو منداڵی کەوتوتە ناو زەی بچووک ڕزگاری بکەن. توانیویانە منداڵەکە ڕزگار بکەن، بەڵام بەداخەوە 2003 کەس گیانیان لە دەستدا کە سەر بە یەک خێزانن باپیرەیەک و دوو لە نەوەکانی کۆچی دواییان کردووە. لە ماوەی 45 دقەیە تەرمی یەکەمان دۆزیەوە بە ناوی ئەحمەد عومەر ئەحمەد. تا ئێساش ڕۆژی دووەمە لە گەڕان و پشکنینی ناو زێ و شوێنە قولەکان بەردەوامین تیمەکانمان لە گەڕاندایە. گەڕان بە دوای ئەو دوو خوشکەی کە لەگەڵ باپیریان لە زەی بچوو خنکان بەردەوامە کە سوکارەکەی باس لە کاتی خنکانی ئەو سێ کەسە دەکەن کە بۆ ڕزگارکردنی کچێکی بچووکیان خنکان. خۆمان خەڵکی سێگرتکانین، بەس ڕەنگە هەر بوو ڕابواردن هات بێتنەوە دەم ئاو منداڵێکیان دەکەوێتە ناو ئاوەکە. دوای ئەوانی تریش بە حکمی ئەوەی دەیانوێت ئەو منداڵەکە دەرکەن، خوا نەخواسە ئەوان توش دەبن و منداڵەکەی کەوتووە ئاوە ئەوش دەرچووە. هیچ ئەمەلێکی دیار نییە جارێک لەبەرەوەی تو ناو زێ و هیچ سەرەدەرێکی هیچینێکی دیار نییە. ناوەڵە هەموو دەگەڕن تیمی غەواس و خەڵکی خێرخواز و گشتی بەزێدا دەگەڕێتن ئەگە بەشکم نەتیجەیەکە بێ سەرەدەرێکیە بێتن. ئێرە مرچی منە پێی دەرێن ساتسام ئەدی منەوە لێورکانە خەرک دێنێ لە دەرم کاکە دێن مەسنە زێ غەسالە ئەو زێشی غەسالە خورابی یعنی غەسالە شۆفەر ئیشی لێکرابی مەسنەکنیان. ماردین و شایستە مامەدین عومەر خوشکن و تەمەنیان 13 ساڵ و 14 ساڵە لەگەڵ باپیریان بە ناوی ئەحمەد عومەر لە سنووری ناحیەی سێگرتکان لە سەر زەی بچوو خنکان. ئەحمەد عومەر بۆ ڕزگارکردنی کچەزایەکی دەچێتە ناو ئاوی زەی بچووک، بەڵام لەگەڵ دوو کچەزایتری دەخنچێت و گیان لەدەست دەدات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، ناحیەی سێگرتکان.